مناڵە چاوگەشەکانی کوردستان سڵاوی خواتانی بە خۆشحاڵ و بەختۆری و ئەمجارش بەوەی خۆشەویست شابمەوە بۆ پێشکەشکردنی راپۆرتێک سەبارەت بە پێشانگای چالاک قوتابخانەکان کە لە درێژەی کار و چاڵاشیەکانی هەندا ساڵانە پێشانگای بۆ قوتابخانە بنەڕەتی و ئامادەیەکان دەکاتەوە. ئەمڕۆ کە دیارە پێشانگای بۆ قوتابیانی بەهرەمەندی قۆناغی بنەڕەتی کردوتەوە، ئێمە وەکو کەناڵی فێرست ئەمڕۆ ڕێپۆرتاژێکتان پێشکەش دەکەین بە هیوای ئەوەی خۆشەویست سات و کاتێکی خۆش لەگەڵ راپۆرتەکەمان بەسەر بن. با پێکەوە بچینە ناو ڕێپۆرتاژەکە. ئاڵای گشت وڵاتان دەبینم، بەس ئاڵای وڵاتان نابینم. ئێمە کوردین، 40 ملیۆن کەسین، مافی خۆمانە، ئاڵای ئێمەش لە بەردەم باڵەخانەی نەتەوە یەکگرتووەکان بەرز بکرێتەوە. خۆشەویست و مناڵە چاوگەشەکانی کەناڵی فێرست، سڵاوتان لێبێ. من مامۆستا نەوزادی حاجی شوشا، وەکو وتم ئەمڕۆ بەشدارین لەم پێشانگای هونەری بۆ قوتابیانی قوتابخانە بنەڕەتیەکان. چامان دەکەوێت بۆ سێ گوڵا. ناوت چییە؟ نام کەشبینە. ئەتوو گەشتبینی؟ بەڵێ. لە کام قوتابخانەی؟ لە قوتابخانەی ژێراوڕێ بنەڕەتی تێکەڵاو. هەی ئافەرین بۆ تۆ. ئەتوو ناوت چییە؟ کەنار. کەنار چۆنی؟ باشم. زۆر باشی؟ بەڵێ. بە چ بەشدارت کردە کەنار؟ ماستا خۆشی لێرە زۆر خۆشە. زۆر خۆشە؟ بەڵێ. هەر بشی بۆ تۆ. ئەتوو ناوت چییە؟ مینە. مینا جا چۆنی؟ باشە. مینا تۆ بە چ وێنەیەک بەشدارت کردووە؟ وێنە دروست کردی ها؟ بەڵێ. حەزم لێ وێنە چی دروست کردی؟ حەزم لێ وێنەی ئاژەڵان، گیانداران، باڵندە،
جینگە بەڵێ ئافرین زۆر سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن. بەڵێ خۆشەویستان و عیزان هەر لە پێشانگای هونەری لە چالاک قوتابخانەکان کە ئەمڕۆ کردیتەوە بۆ قوتابیانی خۆشەویست و بۆ مناڵە بارەمەندەکان چامان دەکەیت بۆ قوتابی خۆشەویستان ئەم کاتت باش. زۆر سپاس ناو چییە؟ سەنا سەناخان چۆنی؟ باشە تۆ بەشداریت کرد لەم پێشانگایە؟ بەڵێ بە چەند وێنە؟ بە سێ وێنە وێنەکان باز لە چی دەکەن؟ یەکیان لە کعبەیە دووشیان لە مافۆرە سێشیان لە دارێکە پانداکی لەسەر سەرکەوتووی ناو چییە؟ مانسۆر چۆنی کاکە مەسعود؟ وەڵا باش تۆ وەکو قوتابێک بەشداریت کردووە بە چەند وێنە بەشداریت کردووە؟ دوو وێنەکان باز لە چی دەکەن؟ وەڵی یەکێکیان بەس لە ینی زەخرەفەیە یەکێکیان نەخۆشخانەیە بەڵێ کەس خۆش بینی هاتوو بزانم ناو چییە؟ ڕوان ڕوان چۆنی؟ وەڵا باش سوپاسی مامەستاکەت دەکەی کە ئەمڕۆکە ئێوەی هەڵبژاردووە بۆ زۆر سپاسی دەکەم زۆر سپاس. بە چەند وێنە بەشداریت کردووە؟ دوو وێنەکان باز لە چی دەکەن؟ یەکێکیان گوڵەکە گوڵ ئەوەکەی کەش ئەویش هەر ڕسمی بەها باشەکە چوینە باخچەی گشتی دەبی گوڵەکان لێکەینەوە؟ نەخێر زۆر سپاس بۆ ئێوە سەرکەوتوو. بەڵێ خۆشەویستان و مناڵانی چاوگەشتی جوانی کوردستان سڵاوی کەناڵی فێرست لە ئێوە لەو مناڵە چاوگەشانە ناو چییە؟ مەڕوا مەڕوا جان چۆنی؟ باشم دڵت خۆش ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک مناڵی بەهرەمەند بەشداری کردووە؟ بەڵێ بە چ بەشداری کردووە؟ بەوانە وێنە وێنە چ دروست کردووە؟ ئاشتی سروشتی کوردستان و هەر بشی بۆ تۆ ناو چییە؟ مەنان مەنا چۆنی؟ باشم مەنا لە تۆ لە چ قوتابخانە چی؟ قوتابخانەی ڕۆژ بنەڕەتی ڕۆژ بەڵێ ئەنگۆش شەوە شەر قوتابخانەکەتان ڕۆژە؟ بەڵێ هەی ئەفرین بۆ تۆ ناو چییە؟ ژاڵە ژاڵە جان چۆنی؟ باش ژاڵە تو بە چ بەشداری کردووە؟ وەڵا بەڕسمی ئەوێ ئافرین. سروشتی کوردستان؟ بەڵێ باشە ژاڵە چێوا جوانی کردی؟ دایکم دایکت هەیە ئافرین بۆ دایکت هەر بشی زانە کچە جوانە ناو چێکیانە؟ نەیخان ها؟ نەیخان لێخان چۆنی؟ باشم لێخان ئەمڕۆکە هاتووی لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ خۆشەویست بەشداری دڵت خۆشە؟ بەڵێ زۆریان کەم وەڵا زۆر زۆر باشە هەر سەرکەوتوو بن و تەمەند درێژ بن. خۆشەویستان و عیزان بەردەوامین لە چاپێکەوتەکانمان چامان دەکەین بە گوڵەفان ناو چییە؟ من ناوم ئیبراهیم فوادە کاکە ئیبراهیم چۆنی؟ باشم بەشداریت کردووە لەم پێشانگایە؟ بەڵێ بە چی؟ بەڕسمی لە وێنەی هەندەسەی بەڵێ هەر بژی بۆ تۆ ئەتو ناو چییە؟ لانا لاس چۆنی؟ باشم تۆ بە چی بەشداری کردی؟ دیزایانی تا چەند هاوکارتان ئەوەی کە ئێوە ئەو دیزاینانە لەبە دیزاینانە زۆرە هاوکارتان دەکەن؟ بەڵێ باشە بە خۆتان هەڵدەبژێرن یان مامۆستاکان پێدەوە هەر خۆمان و مامۆستاکان دڵتان خۆش بەڵێ زۆریان کەم زۆر یەکەم جارە بەشداریتان کردووە؟ نەخێر پێشترش ساڵانی پێشتر بەشداری بەتوش؟ بەڵێ هەر بژی بۆ کاکە ئیبراهیم تەمەند درێژ بن گۆرانی دەزانن؟ یاڵە گۆرانێکی ویزی بێ بەخوای نازانم نازانم بەڵێ زۆر زۆر سپاس ناو چییە؟ وین جوانی باشم لەگە چی هاتی؟ مامۆستا مامۆستا لە چ قوتابخانە چی؟ یازدەی ئازار یازدەی ئازار هەر بژی بۆ ئێوە سەرکەوتوو چییە؟ نور جوانی نور باشم لەگە چی هاتی؟ لەگەڵ مامۆستاکەم ئەتو ناو چییە؟ ئەلینا جوانی باش باشم دڵت خۆشە بەشداری کردووە؟ بەڵێ لە گۆرانێکم بۆ نازانم نازانی سەرکەوتوو زۆر زۆر سپاس بۆ ئێوە کە بەشداریتان
دەچی لای گوڵە جوانە ناوت چییە؟ هۆنیا هۆنیا جا چۆنی؟ باشم یاخوار باش بە تو ناوت چییە؟ ئەوین ئەمین جا چۆنی؟ باشم وەڵا بی باش بی دڵت خۆشە؟ زۆر زۆر هەتو ناوت چییە؟ ئایندا ئایندە چۆنی؟ باشم ئایندە دڵت خۆشە بەشدار؟ زۆر زۆر باشە تو ناوت چییە؟ سۆما سۆما جا چۆنی؟ باشم تۆ سۆمای دایک و باوکتی؟ وەڵا هەر بژی بۆ تۆ ناوت چییە؟ ڕۆژان ڕۆژە جا چۆنی؟ وڵا باشم زۆر باشی وەڵا بەشداری تا کردو دڵتان خۆشە؟ بەڵێ دەتوانین گۆرانێکم بۆ بڵێن؟ ئەی شەیدان یەک دوو سێ ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان نامرێنا و نیشانتان نامرێنا و نیشانتان ئێوە بوونا ڕابەرێمە ئێوە بوونا ڕابەرێمە بوونە پشت و سەنگەرێمە بوونە پشت و سەنگەرێمە تا شەهید خوێنینە ڕێژێ تا شەهید خوێنینە ڕێژێ تاکو گەل تاڵینە چێژێ تاکو گەل تاڵینە چێژێ هەر بژی بۆ ئێوە زۆر زۆر سپاس چەپەک لێدەم بۆ خۆتان چۆنی؟ باشم ناوت چییە؟ بانا ئەنا؟ بەڵێ هەر بژیە تو ناوت چییە؟ یارە یارە لە قوتابخانەی شێخ ڕەزای؟ بەڵێ هەر بژی بۆ تۆ تو ناوت چییە؟ ئیبراهیم ئیبراهیم چۆنی؟ باشم ئیبراهیم بە چ بەشدارت کردووە؟ ها مامۆستا سروە یارمەتی داینە؟ ئا زۆریان کەم زۆر زۆر ئافرە بە تو ناوت چییە؟ ئایا ئایا جا چۆنی؟ باشم زۆر باشی؟ بەڵێ ئایا تۆ لە ماڵەش وێنە دروست دەکەی؟ بەڵێ زۆریان کەم 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 دایک و باوکتان هاوکاریتان دەکەن؟ بەڵێ باشە دەگۆرانێکم بۆ نازانم یاڵا پێکەوە من وێنە چێشم وێنەی جوان جوان دەچێشم من وێنە دەبرین لەگەم برنەوە من وێنە چێشم وێنەی جوان جوان دەچێشم کاتێ لە ماڵ پشوبم پێن و زەگرمە دەستم وێنەی جوان جوان دەچێشم بۆیە هەردەم دڵخۆشیم بەردەوامی لە چاپێکردنەکانمان لە پێشانگای هونەری بۆ قوتابخانە بنەڕەتیەکانی چاڵاش قوتابخانەکە ناوت شیا ژیا چۆنی؟ خۆش بسپاس زۆر باشی بەڵێ خوار باش دڵت خۆشم ڕۆ بەشداری زۆر زۆر هەر بژی هەتو ناوت چییە؟ شەهد چۆنی؟ باشم بە چ بەشداریت کردی؟ وێنێ چی دروست دەکەی زۆر لە ماڵێ؟ هەم شتە باشە وێنەی دروستکەم باشترە یان زۆر بچینە سەر ئایپاتی؟ وێنە ئافرین بۆ تۆ ناوت چییە؟ زیلان زینا چۆنی؟ باشم بەس پێم لێ لۆندە جوانی چێوا جوانی کردی؟ داکەم دایکت هەیە ئافرین بۆ دایکت زیلان تۆ کەناڵی فێرست دەبینی؟ بەڵێ کەناڵی فێرست؟ بەڵێ خۆشە نیان باشە دەگۆرانێکم بۆ بڵێن أي رقيب أرمى وقومي كل زمان نعيشكنا دانري توبي زمان نعيشكنا دانري توبي زمان قومي كل هستا يسر بي وقدلي تابخوين شيبكا تاتجان تابخوين شيبكا تاتجان كزلك ومردوا كزلك ومردوا کورزم دوا ئافرین بۆ ئێوە هەر بژی ناوت مەڕوە مەڕۆژە چۆنی؟ ڕۆژی تو ناوت نور نور کوی بس نور لە کام قوتابخانە لقطب خاني نازنازي بنارت ناز هەر بژیە تو ناوت كوسار کۆستا جا چۆنی؟ باش پۆلی چەندی کۆستا؟ بولي بينز زیرەچی بله لە ماڵی وێنەی دروست دەکەن؟ بەڵێ دایک و باوکتان یارمەتیتان دەدەن؟ بله باشە هەر سەرکەوتوو بن و تەمەندێش زۆر سپاس
خۆشەویستان چامان دەکەی بە گوڵە جوانە چرا جوانی باشی زۆر باشی بەڵێ هەر بژی بۆ تۆ ناوی چێ قوتابخانەکە شیلانی بنەڕەتی شیلانی بنەڕەتی ئینگلیزی ناو چییە بەخشندە بەخشندە چوانی باشم مامەستا خالید مدیرتانە بەڵێ هەی ئافرین بۆ تۆ ئەتو ناو چییە نورە شێرزاد نور خات چوانی باشم بەس پێم برێ نور چێوا جوانی کرد خۆم جوانم بەخۆ جوانیم یا هەر تەمەند جوان و هەر تەمەند درێژ بیت ناو چییە ئاهێستا ئێستا چوانی وەڵا باش تۆنی چەندی فایف پێنجم پێنجی ئەنگۆ ئینگلیزی نا بەڵێ یعنی ئینگلیزی دەزانن بەڵێ Hello, hello. Hi. Hi. Hello. How are you? I'm fine, thanks. What is your name? My name is Nura. We are in school. In What name? basic school. In Sheila Basic School. آفرین بۆ تۆ هەر بش دەگۆرانی چی ئینگلیزیم بۆ جوانی جوانی Johnny. Wow, 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 we gonna be singing now. Wow, 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 we gonna be go loud, la 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 la, hooray, la 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 la, hooray. Wow, 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 we gonna be friends now. Wow, 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 we gonna be singing now, la 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 la, hooray. هەر بژی بۆ ئێوە thank you. خۆشەویستان هەر بەردەوامین لە چاپەکەتەکانمان چامان دەکەوێت بە دوو ئەکتەری بەتوانە ناوچیە ئەڤین ئەڤین جاسوانی باشم سپاس ئەڤین تۆ بەشدار کرد لەم پێشانگە بەڵێ خۆش ئازۆر ئەی لە شارۆژ بەشدار بەڵێ مامۆستا دەوری چتە دەوری ئەوەکە مناڵێ بەڵێ مناڵ لە سەمافی مناڵم ونیا ئەتو ناوچیە سدرا سیدرا سوانی باشم خۆش ئەتوش بەشدار سیدراوە باڵە بەشدارم کردووە حکاس خوانتە باڵە نووسەرەکە چێ ئاشتی 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 ئەدی نووسەرەکەوی نووسی بچێ ناوی چ بوو ماوسە نەوزات سەنەفزاد هەر بژی بۆ ئێوە وەرێ ڕاوەستا ئەتو ناوچیان هۆنیا جوانی باشم دەگۆرانیشی خۆشم بۆ بڵێن یاڵە یەک دوو سێ نازانم ئەدی گۆرانیمانە دەگۆ لەوێندار با ئەوە دایە و بابا خۆشەویستان دابین بکەن مافی ژیانمان دایە و بابا خۆشەویستان دابین بکەن مافی ژیانمان ئێمە خۆما کار نەکەم خوێندنی خۆم تەواوکەم مافی خۆما کار نەکەم خوێندنی خۆم تەواوکەم جەژنی مناڵانی جیهان زۆر حەز دەکەم بژیم لە ژیان جەژنی مناڵانی جیهان زۆر حەز دەکەم بژیم لە ژیان دایە و بابا خۆشەویستن ئێوە خاوەن سۆز و هەست با لە ژێر سێبەرتان بنۆسی خۆشی ژیان بنۆسی خۆشی ژیان بڵێ با بنۆشی خۆشی ژیان لە ژێر سێبەری دایک و باوکمان دوای ئەو ناوبڕە دێنەوە لاتان بەڵێ خۆشەویستان بەردەوامین لە چاپێکەوتەکانمە ناو چییە؟ ئیمان ئیمان چوانی باشمە بەچی بەشدار کردی ئیمان ڕسم ڕسم دڵت خۆشە بەڵێ چێ لە ماڵی هاوکاری دەکات زیاتر وەڵا خوشکم خۆش کرد یعنی لە ماڵی کەسێکتان هەیە ڕستان بیتن خوشکم خۆش ڕستان بەڵێ باسی دەکەین بەڵێ هەموو جارێک یەکەم جارە بەشداری کردو لە پێشانگە نا پێشتر بەشداری کردی بەڵێ هەر بژی بە تۆ ناو چییە؟ گۆران چۆنی گۆران باشم زۆر باشی ئارێ وەڵا زۆر باشم یاخوا هەر باش بی تەمەند درێژ بی دڵت خۆشە کە بەشداری کردووە ئارێ وەڵا زۆر دڵم خۆشە یاخوا تەمەند درێژ بی ناو چییە؟ مەلەک مەلەک چۆنی؟ باشم هەی مەلەکە چەندە جوان و چەند ڕێەکە مەلەک لەگە شیاتی لەگەر مامۆستای مامۆستا سوپاسی مامۆستادا دەکەن بەڵێ ئافرین بە تۆ ناو چییە؟ ڕۆژیار ڕۆژیار جیان چۆنی؟ باشم بەچی بەشدار کرد ڕۆژیار ڕسم ڕسمەکە باز دەچی دەکات لە دەریا و چیتەوانە باس دەریا دەکەم باشە ئێوە دەریاتان بینیوە؟ بەڵێ دەچێن لە تەلەڤیزۆنی؟ بەڵێ بەڵێ خۆشەویستان دەریامان نییە ئێمە بەڵام ئەمە لە تەلەڤیزۆن دەریانیتی وایە؟ بەڵێ دەرێ بەس دەریا چەمەنێ وایە؟ بەڵێ دەریاچە دۆکان وایە؟ بەڵێ. بەڵێ خۆشەویستان ئازیزان زۆر سپاس بۆ دوو گوڵە جوانە
خۆشەویستان چامان دەکەی بەو گوڵە جوانە ناو چییە؟ داناس عەبدوڵڕەحمان مستەفا جوانی باشم بە چ بەشداری کردیا؟ لە وێنە وێنەکان چیان لە دروست کردیا؟ ئیمن ئەوە هەی ئافرین دەر حەز لە سیارەیە سارەوەنەشە تۆیۆتا ئی سارچ بە قوت بەقوتە؟ ئا هەی ئافرین بۆ تۆ گۆران دەزانیە چون؟ ئاگۆرانی ئی کوردستان یاڵە کوردستان کوردستانی خۆشنیشتیمانی جوان تۆ قیبلە گاهی منی بێگومان چاوم پشکوک توی شاخەکانتە فێری سەیرانی باغەکانتە دەنجی شمشاڵی شوانەکانتە زریق و باقی جوانەکان حەز لێ لە بەهاران بچە سەیران و سەیرانگە بە سارێ خۆت؟ بەڵێ هەی ئابازە توناری ساری باشوی وەنیا جارێتی بچکۆکەی کەینە گەورە بوو ساری باشە باشە؟ بەڵێ مناڵە زوو خۆشەویستەکان و گوڵە جوانەکانیداوە بە خۆشەویستان و عزیزان ئێمە لێرە هاتی لە کۆتایی ڕێپۆرتاژەکەمان هیوای تەمەندرێژی و بەختەوەری و کامەرانی و سەرفرازی بۆ مناڵە چاوگەشەکان دەخوازین هیواداری مناڵانمان هەمیشە بەشداری ئەم پێشانگایانە بکەن چونکە ئەمە دەبێتە هۆی هەندێک بۆ خوێندن و خۆشەویستی خوێندن و قوتابخانە بۆیە داواکارم لە مامۆستایانی خۆشەویست مناڵەکانیان قوتابیەکانیان هان بدەن وێنێ جوان بکەن دوور بکەنەوە لە ئایپات و لە موبایل لەو شتانە بەڵکو خۆیان بە وێنە دروستکردن خەریک بکەن زۆر سپاس چالاش قوتابخانەکانی دەکەینکەوە پێشانگای بۆ قوتابیان کردەوە زۆر سپاس بۆ کاچی کاکە بەندین وەکو وێنەگر وەکو مۆنتێر منیش نەوزادی حاجوشە مامۆستا لە چالاش قوتابخانەکان تاکو راپۆرتێکی تر بەخواتان دەست پێم و پێتان دەڵێم کوردستانی ئاوەدان